وەڵە بینەران تەوەری یەکەمی ئەمڕۆی بەیانی باش کوردستان وەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی پایسکل سواریە لە جیهاندا لەم ڕۆژەدا چەندین چالاکی جۆرە و جۆر پەیوەست بە پایسکل سواری و بەڕێوە دەچێت لە هەرێمی کوردستان نازانین ئێمە ئەمڕۆ دوو هاوسەر کە هەردووکیان پایسکل سوارن و خێزانێکی کوردن لێرە لەگەڵمان ئامادەن گفتوگۆی ئەم بابەتە ئەکەین تا چەند لە هەرێمی کوردستان توانراوە پایسکل سواری بکرێت بە کەلتور تا چەند لە ناو خانمان لە ناو پیاواندا گرنگی پێدراوە بۆ پڕکردنەوەی پێداویستی ڕۆژانە ینی هەموو بابەتانە لەگەڵ میوانەکانم عرفان فایق و هەروە خاتو شەیدا بابەکر کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن گفتوگۆ دەکەین سەبارەت بە پایسکل سواری لە هەرێمی کوردستان سەرتاوە خێربن وەکو خێزانێک یانی گەر لێتان بپرسین لەم ڕۆژەدا لە ڕۆژی جیهانی پایسکل سواریدا چیتان هەیە بۆ هەوادارانی پایسکل سواری؟ سەرەتا سپاس تەوان لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە گشت پایسکل سوارانی کوردستان و گشت جیهانەکەم لەم ڕۆژەدایە ئێستا لەم کاتەیە بەراورد بە چەند ساڵە پێشتر بەرەو پێشتوونێکی باشی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و عێراق. زۆر باشە. لە هەرێمی کوردستان باست لەوە کردیانی بەرەو پێشتوونی باشی بەخۆیەوە بینیوە تا چەند لەناو کللتوری کوردیە گرنگی بە پایسکل سواری دراوە خەڵک ئێستا بەراورد بە ڕابرد و زیاتر پایسکل بەکارێنن؟ بەڵێ تەوان مەسەلەن لە 3-4 ساڵە پێش ئێستا ئەگەر پایسکل لێ خوڕا تۆزێک یعنی زۆر نامۆتر بوو بەلای خەڵکەوە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر بەکاری هێنێ بە تایبەتی ئەو سەردەمی کە کۆڤید-19 هەبوو خەڵکێک ناچار بوو دەستیایە ئێستا کە ئیسفایی لێک سوودی تەندروستی لێ بینیوە ناتوانێت وازی لێ بێنێ. باشە شەیدا خان لە هەرێمی کوردستانیان هەر بە جیهان بە شێوەیەکی گشتی پایسکل جگەلەوەی کە وەرزشەوە لە ڕووی تەندروستیەوە باشە لە ڕووی ئابووریەوە لە هەمان کاتدا هاوکارێکە بوو مرۆڤ ڕەنگە لە ڕووی بەکارهێنانی پایسکل لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە بەکارهێنان بتن ئێوە جگە لە وەرزشەکە سوودەکانی دیکە چین کە لە پایسکل لە ڕووی ئابووریەوە سوودتان لێ وەرگرتووە یان هەمان کاتدا بەکارهێنانی تا چەند هاوکار بووە بۆ ئێوە کە بتوانن لە ڕووی مادیشەوە سوودمەند بنیانی ئەو تێچوێشینە نییە وەکو ئۆتۆمبیلیان هەر بابەتێکی دیکەی باس بێگومان سوودی ئابووریشی هەیە جاری وای هاتچۆکە دەکەیت بە پاسکی لە بریسارە بەکاربێنی و بۆ لایەنی تریش سوودی تەندروستی زۆر هەیە و ئیسفادەی باشی لێکەیت هەنی ئەوە ڕۆژانە بەکارێنن بۆ پڕکردنەوەی پێویستەکانی ڕۆژانەی خۆتان بۆ هاتوچۆ هەنێ جار هاوسەرەکەم بەتایبەت بۆ ئیشیش پێچێت من بەکەمتر بەس ئەو زیاتر بەکارێن بۆشی ینی لە بەرەوەی خانمی کەمتر بەکاریانی سەرنجی کۆمەڵگە زیاتر لەسەر تۆیە یان ڕێگریەکەیە لەبەرەوە نابەز من زیاتر بەهۆی تەمرینەکەمەوە تر تەمرینەکەم ئێمە ماڵەوەی هیلاکە بیت باشە ئێوەکو خێزانێک ینی ئێوە چۆن بیرتانەوە کردوتەوە هەردووتانێنی کامتان سەرەتا زیاتر هاانی ئەوی تریدا بۆی کە پاسکی سواری بکەن ئەم هەر لە مناڵیەوە یعنی یاری کرد ئەو پاسکی سواری کردووە ئیتر هاوکاریش بوو من خۆم لە پاسکلم هەر نازانی ئیتر ئەو فێری کردم دواتریش چوومە ناو نادیەوە ئیتر ئێستا بووم بە یاریزانێکی باش سپاس بخوا. سەبارەت بە ژنان چییە لە ئێستا وەکو پیاوان بەرەو پایسکل سواری دێن؟ بەڵێ بەگومان ئێستا من خۆم دەکچین بەردەوام تەمرینەکەین یعنی چواردەورەکەی خۆشم حەزیان لێە خزمم هەیە ئەویش پاسکی سوارێکا بەس بووە تەمرینی خۆی بۆ وەرزشی خۆی ئاڕۆڵا حەزیان لێتی بەتایبەت ئێستا بۆ نمونە لە هەواری شار خەڵک ئافرەت زۆر لێ خوڕێت. باشە کاک عرفان ئەگەر لەسەر بڵین لە ڕووی جوگرافیاوە هەرێمی کوردستانیان کە ئێمە لە سلێمانی تا چەند گونجاوە بۆ پایسکل سواریان دێجار ڕەنگە وەکو ئاستەنگی وەکو کێشەیەک بێتە بەردەم هەندێک لە خەڵک چکە ئەڵێن لە هەولێر باشترە لە بەرەوەی دەشتە و تەختە و سلێمانی تۆزێ لێژایی زۆرانی ئەمە لە ڕووی جوگرافیاوە ڕاست شوێنەکان گونجاون لە هەرێم بۆ ئەوەی کە خەڵک بەرەو ڕووی پاسکی سواری بچن. بەڵێ خۆی تاوان سلێمانی تۆزە سەخترە تۆزە زۆر بەس بۆ پاسکی سوار بڵین کە لە کاتێکە لێرە لەم ژینگەی بڵین لەم جوگرافیای لێخڕێ کە بەشداری بۆ تۆڵاتی شوێنێکەکە ئەو کاتە توانای لە شوێنەکانی کە زیاترە ڕاستە لە هەولێر تەخترە و لێخڕین خۆشترە بەس تۆ کە تۆ لە شوێنەکەی سەخترە زیاتریش ئەبێ زەختەکەی تواناوە بەرزترە بێتەوە. بەشداری چەند چالاکیتان کردووە بەیەکەوە؟ بەڵێ وەڵای تقریبا 2-3 ساڵەکە بێت چالاکیەکەین ساڵانە پێکەوە بەشدارمان کردووە و هەروەها تاوان ئێمە پێشتر چەند برادەرێک بەتایبەتی لە سلێمانیە دەستمان لە کۆتایی 2016 بەدووە
ئەو کاتە بە پەنجەکانی دەسە بژێراین بە زوای کرد بوو بە هاندان بۆ دەوروبەر و ینی وای لیا چۆن لەسەر ئاسی شار بوو بە هەرێم یعنی ئێستا خەڵکێکی زۆر ینی خۆیاوەتە پاسی سواری و ئێمە هەرەوە نەبوو بڵین کە دەستمان کرد پاسی سواری بە شێوازێکی بڵین جلوبەرگی پاسکیمان لەبەرە کرد کڵاوی سەلامەتی و ئەم شتانە ئێستا گەر دیقەت بی ناڵین لە ساسە بەس زۆربەی زۆر یوانی پاسکیل لێ خوڕن سەلامەتی بەکارێنن وەکو وەرزش کە پاسکیل لێ ئەخوڕن بەڵێ کڵاوی سەلامەتی بەکارێنن ینی وەکو بە بەراورد وەکو ماتۆر سوار نییە بەکارهێنانی ئەو جلوبەرگانە تا چەند گرنگانی هیچ کات تووشی کێشە بوونە لەوەی کاگەر بەکارنێنەنیان بەڵێ خۆی ئەم جلوبەرگی کە بۆ پاسکیل کراوە تاوان تۆ ئەو جلوبەرگی پاسکیل تایبەتمەندی خۆیە یەک لە ڕووی جلەکە کەپسە ینی بۆ هەوا بڕین ئەو ئیسفایە کۆیە کاتەوە ئەجا ئیسفنجی تایە بۆ کوشنەکە حەزێتنەیە شێوازێکی جوانیشی هەیە باشە ینی تەنها لە ناو شار ئێوە بۆ منە ڕاهێنانەکەن یاخود لە سروشت و لە دەرەوە و چکە باز لە سەختە ڕێگاژە کرێت ینی لەسەر شاخەکانیش پایسکە سواریە کرێت بەڵێ ئێوە وەتان کردووە؟ من بەڵێم کردومە لە سەختە ڕێواتمە دەخوارەوە لەگەڵ چەند برادێکی تر بە ڤیددیۆژ هەیە شەیداخانەی کردوێت من لە سەختەڕێوە ناتمە خوار بەس گەشتی دوور مەودامان کردو بۆن تەختەڕێ کردو دوورترین مەودای کە ڕۆیشتبی چەند بووە 100 کیلۆمەتر ڕۆشتم ئەگە باس لە جۆری بایسکلەکان بکەن ینی جیاوازی هەیە بۆ نمونەوەی کە بۆ سەختە ڕێگە بەکارێنرێ ئەوەی کە لە جادەی تەخت بەکارێنرێ ئەوەی کە بۆ وەرزشە ئەوەی کە بۆ نمونە بۆ ڕۆژ بەکارێنانی ڕۆژانەیە خۆی هەموو پاسکیلێک بۆ وەرزش ینی ئیسفایلێکی لە ڕووی تەندروستی و بەڵام بۆ نمونە پاسکیل زۆری زۆرە بەس دەتوانم چەند جۆرێکی سەوا بەسەری پێ بڵم پاسکیلمان هەیە ڕۆد بایک پاسکیلی سەرجار ئەمە پێڵن ڕۆد بایک بۆ سرعەتە ڕۆد بایک پاسکیلی سرعەتە پاسکیلیش هەیە هەر لە شێوەی ڕۆد بایکە سوکانی احتیادیە و تایەکانی تۆز ئەستورترا ینی بۆ ناوە بازار و بۆ ئەم شوێنانە عیبی نابێ پاسکیلی شاخیش چەند جۆرێکی زۆری هەیە بەس بۆ نمە دیاری زۆر ئەوانی کە دیارن بڵین ماونتن بایک هەیە بڵین کاڵی ماونتن پاسکیلی شاخی بەس داوانی هەڵێ هاتنە خوارەوەیە دەبڵی پێشەوە دوای هەیە تایەکانی قەڵەوتر و بەهێزترە مەسەن هارتەی هەیە ئەوەیە بەس پێشی دەبڵە ئەویش هەر بۆ شاخە بێ بەس کەمتر سەخت هەتا دوێ ئەم جۆری ئێوە ئێستا پێتانە کامیانە ئەمە ڕۆد بایکە ئەمە زیاتر بەکارێنن بۆ ڕۆژانیان بڵین تۆ من بەڵێوان ئەوزۆ بەکارن بەس ئێستاگە من دەرچوونێکە بۆ شاخەمەوێ پاسکیلی شاخیشمەیە ئەو بۆ شاخ نابێ بۆ سەرجاری قیرە بێ تاکەی بڵین بۆن 23 ملیمە تاهی شاخی چێتە 50 هەندێک بایسکل هەیە ینی لە دەروی وڵات باسی لێەوە کە نەمە بۆ خانمانە ئەمە بۆ پیاوانە تەنانەت پیاوانی ژەوانی خانمان بەکارێنین جیاوازیەکەی لەو بینەیە خۆی ئێستا بڵێن لە قیاساتە فەرقەت باسکیلی خانمان تۆزە بچوو تەنانەت لە شێوەشە بەس نوعێک هەیە ئەمەی قەوسەکە هەیە ئەوە شتێکی باوە بڵین کە بۆ خانمانە بەس بەعام ئەگە بتێ بڵین کە پێش ئەکەوێ ئەفعانی کە خانمانی ژەچنە بواری پاسکی سواری وەکو یاریزان هەوشێوەی ئەمەیە هەوشێوەی بەکارێن بەس قیاسەکە بەپێی هەرکەس بەپێی باڵی خۆی پەیوەندیتان لەگەڵ پایسکی سوارەکانی دیکەیە بڵێن لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش نەک تەنها لەوە بەڵێ پەیوەندیمان هەیە ئێستا لەگەڵەوانەی هەولێر پەیوەندیمان جاری وایە یەن بۆ سلێمانی بەیەکەوە تەمرینەکەین یان ئەمان چوون لە تەمرینیان کردەوە بەیەکەوە لەگەڵەوانی هێت بەغاوان بەڵێ ئەمە هینمانێ مەسەرەن یەکەم جارێک کە دەستی پێکرد هەر یەکەم جار هەر سلێمانی و جار لە هەر شار و شارچکۆ ئەندام هەبوو کە بەشدابی بێ گروپێکمانە بوو وەردەوردە گەورە بێت گەورە ئێستامە لە ینی لە سلێمانی لە کەلار لە هەڵەبجا لە منتیقەی ڕاپەڕین لە هەولێر تەنانەت دهۆکیش ئەنجا ئێستا گروپێکی گەورەمان هەیە لە گروپە چالاکیەکانیش بڵاوەکەینەوە گروپەکە تەنها فەرمیە یاخود تەنها لە ناو خۆتانە لە ناو خۆتانە بۆ فەرمینین لانی پەیوەندی داریان بەڵێن وەزارەتی وەزارەتەوانە گرنگی پێ نادرێت خۆی ئێستا بەعام وەرزشەکان تۆزێک بەوەنی ئەس بڵین اقتصادی داوازیەوە بەڵام بە تایبەتی پاسکی عین لە دوای هەموو یاریەکانی ترەوێت ڕەنگەیەکێ لەو کێشانەی کە هەبێ بە بەردەوام دوو پایسکل و ماتۆریش هەردووکیان زۆربەی جار مرۆڤ تووشی کێشە بەیان خۆت لە کاتی وەرگەڕان و تووشی مساپوونە بێتن هیچ کات بەسەرتانە هاتووەوە تووشی و بابەتانە بریندار ببن جارێک سارە لە یاوم جارێکیش کەوتم
طبعا همو تووشە بیت بەهۆی جادوبان و ترس شۆفێری همو ورزشێک ئێمە ڕەنگە شەیدا خاناماژی پێ کە ئۆتۆمبیل لێ یاوە زۆرجە شوێنی تایبەت یاخۆ ڕێڕەوی تایبەت بە ڕێگەی تایبەت نییە بۆ لێخوڕینی بایسکل نیمانەوەڵ خۆی باشترە بەس خۆی نییە ڕێگەی تایبەت بەس ئەگەر هەش بێت هەر هەموو وەرزشێک خوتورەی خۆی هەیە بەس بۆ نمونە ئێستا بە پیادە ڕۆیش بڕۆ خوتورەی خۆی لەوانێ لەسەر شۆستەکە بە پێش بڕۆی سارە بێت سەر شۆستەکە لێت بە یعنی تر هەر وایە یعنی تۆ پاسکیل لێ خوڕی بە قەراق شۆستەکە ئەگەر سارە دەستی وەرگە لێت هێنیشت تووشی پێکان بوونە زۆرجار بەڵێ تاوان تۆ چەند جار تۆش بووی وەڵای زۆر تاوان ئەوەی خاستن پاسکیلی من بە شاخی دەستم پێکردەوە شاخەوانی زیاتر ئەگەر نەکەوی ناوێت جا ئەوە کەوتنەکەشی مەترسیدار ببوورە ڕەنگە ئەگەر سەرت بەربەر دێ بکەوان شتێ بۆیە پێویستە ینی ئەو پێویستی سەلامەتیانی کە هەیە هەبن دڵنیایی ئێستا من بچم بۆ شاخ تەنان ئانیشک و ئەژنۆش ئەبەستم لە شاخێکی بەڵێ لەسەر بۆ پاسکیلی سیباق ناتەوێت بەس بۆ شاخ لە 100 پێویستە ئەی ئەم کڵاوی پارێزگاریانە ینی مە چەند جۆریان هەیە لە ڕووی سەلامەتی ئەوانی کە ئێستا لێرە هەن کوالیتیان باشە بەڵێ ئێستا بەڕای من ئەگەر کامیان ئەگەر خراپترین شەبی بەستی باشترە کوالەتیەکان بە پێی مارکە سیعر و ئەمانەی ئەگۆڕێ بەس بەعام باشە هەمووی باشە چکە لە بالەکانی هەیە هەمویان کوالەتین یعنی بەستی ترەکەی لەسەر مارکە هەیە گرانترە هەیە ئەرزانتر باشە ئەمە مەرجە ئەوەی کە بەکارێنێت چۆن بێت ینی قیاسی خۆی هەیە یان شێواز بۆ نمونە لە شوێنێک بۆ شوێنێکی کە فەرقی هەیە بۆ نەگە تۆ لەسەر جادە بایسکل لە بخوڕی جیاوازە و کڵاوی کە لەسەر سەختە ڕێگە بەکاری تاوان ئەمە بۆ سەر جادەیە کڵاو هەیە بڵین کڵاوی داون هێڵ وەکو شێوەی کڵاوی ماتۆڕە تەنانەت دەموچایشدا بۆشێ بەس بەجام نەگیرا پێشەکە عینەکی لەگەڵا چاک بۆ حاڵەتێکی کەوتنی سەخت بۆ ئەمانت نەشکێ ئەوانە ئازێتی پێ هەیە تۆزێک بڵین مام ناوەندە نە ئەمەیە نە فولداون هێڵە بەقوترە زیاتر بڵین بۆ بڵێ ئەمە سوکەڵەیە بۆ ڕۆدبایک باشترینە ینی ئەمە پارێزگاری لەو شۆفێری پایسکلا کات کە بەکارێنێ بەدڵنیایی تۆ کە ئەەکەی لەوانەیە یەکەم شوێن سرت بیا بە عەرزە ئەوە مادەیەکی سوکەڵەیە بەس بەخۆتە وەکو شێوە تەپەتۆرێک وایە بەڵام لەژێر پرێسا دروست کراوە ینی بەهێزە زۆر بەهێز ئەی ئەو دەستکە شو عینە کوشتانە بۆچی بەکارێڕم تەمان عینەکەکە پێویستە بۆ ژەخۆرە بۆ پارێزگای چاوە دەستکێشەکەش عینی شتەوە لە ناو ئیسفنجی تایە بۆ سوکانەکە بۆ ئافرەت و بۆ هەر جیاوازن ئەوانیش لەوە شەیدەقەم بەکاریە هێنی بە بەردەوام عینەک دەستکێش کڵاو ئەگەر ئاوا بۆ سەرجادی خۆڵەوانە بۆ شەخواانە پێ بچینە بە ئەژنۆ و ئانیش کوشتیش ببەستی ئەژنوانیشی بەبزانام پێتانی گرنگە وڵا زۆر گرنگە پێڵاوی شتان پێ بوو ئەو پێڵاوانە چیانی ئەوە تایبەتە قفڵە بێ بە پایدەرەکەەوە بۆ سورعەتی زیاترەکە و باشتر نییە وڵی خەتەر نییە ئەگەر ڕابێت خەتەری نییە ستاندەر ئەنی بۆ منە لە کاتی کەوتنا تۆ ینی لەوانەیە چزانم ئەگەرەوە بە قاستەوە بێ و پایسکلەکەش بە قاستەوە ببەستیتەوە داوان پێشەوەی بکەی ئەزانی بەرەکەوتنە ڕێتای قاچی دەربێن ئەی فریاوە ئەکەویت بەڵێ بەڵێ یەکەم جار قورسە بەس دەسڕایت دوور بێ لێوە تووشی حادیسەی بە ئەزانی ئەکەوی نا بەس تۆ شتێک ئێتە بەردەمێت شتێک ئێتە بەردەمە هەستەکەی ئەبێ بوەستی وەنیە ئەگە هەستەکەی بێ خاص زانی تۆ ئەوەیە قاچێک بڵین لارەکەی بڵین سلوبی دەرکردن باس شتێکی کردی سەوتێگەر لە دواوە لێت بەناگەڵ لێ نابێتن ینی ئەمە بازانم ئاوێنەوە شتی تێ بەکار نایدرێت هەیە ئەتوانی بەس زۆر عملی بەکاری هێنن یانیا بینی کە بۆی شوکاری ڕۆژانەی خوان نەکوەکو وەرزش زۆر جار بینی ومە پێوەیانە هەیە تەنان هەیە لە دەستیەکەیت و ئاواڵە ئیرێت بەس هەر گرنگ نییە ئەوە ئەوە ڕبەر ئەماوە ڕێمەوە زیاتر گرنگە بەس ئێمە ناتوانین بەکاری بین ئێمە هەر شتێکی پێ بکەین قورسایەکەی ڕسە پاسکیلەکەمان بەس بێ پاسکیلەکە سوک بێ بۆی خێراتە پێی بڕۆن بتوانین خێراتە کێشەیەک هەیە بڵین بەعام ئەمە علاقی بەوە نیە کە خەتی هێڵی سارە بڵین پاسکیل سواری نییە بە جیا تایبەت و ئەمانە خۆی ئێستا تۆ پاسکیل لێخڕی بۆ نمونە لە جادەیەکە ڕۆی سرعەتی ئەڕۆی 30 سیارە یا 40 اینجا سارێک تۆ 10 متر ماوگەیتە فەرعێک سارێک بە هەموو ێزیە لەبەردەم تا ئەوەسێ و لایە یعنی شۆفێرەکان تۆ
تۆزە یعنی بەڵام ئەگەر ڕێگەی تایبەت وگوتت خۆڕێگەی تایبەتی شەربێت فەرعیتەکەوێ ئەربێت یعنی مەبەستەکەی من لە چییە یعنی تۆز کە ئێشتا ماوە هۆشیاریە یعنی ئێمە جاران پاسکی مالیە خوڕی سەر و جادەی هەمووی بە هۆڕی و هاوارانە کرد لێمان ئێستا ئەوە کەم بۆتەوە هەندێک جارێت بە تایبەتی هەرچەنە خۆمێ ماتۆر سواریش وکوێمە ئەوانیش تۆزێ ناسکن لەسەر جادا بە ئینگلیزی پێڵن ڤڵم ڕۆد یوزە یعنی ئەوانەی کە ناس پیادەڕەوە پاسکی سوارە ئیتر ئەمانە تۆزێ ئەبێت سیارەکان کە کاتی ئەمە پاسکی سوارە تێپڕین ئەبێت تەنان لێ دوورکەوێتەوە بەس بەمە بە عکسەوە سیارە هەیە خۆی جادەکە 60 نووسراوە 100 ئەڕوا ئەنجە کاگات ئەسێت تەبگێت ئەترسێنێ بەسەرەن یا ماتۆر سوار هەیە خۆی ماتەکە لە پڕەکە هاواری دەوەسنێت تەنیشە خەریکە تیختەکە زۆر باشە گرنگی پایسکە سواری لە دابەزاندنی کێشیانی بۆوانەی کە ئەنە کێشیان دابەزێنن هیچ یارمەتی دەرەیان تەنها وڵا زۆر یارمەتی من خۆم یەکەم جار پێشەوەی دەستکەم بە تەمرین لەگەڵ نادیە وەزنم 68 کیلۆ ئێستا زۆر دامەزاند و تقریبا 10 کیلۆ زیاترم داوەزاندووە لەگەڵیانە بەبێەوەی پارێزکی بەبێ زۆر سوودی هەیە بۆ کێش ڕۆژی چەند کات ژمێر بۆ نمونە پایسکل لێ خوڕی وڵی بە جاری وهەیە زۆرە ڕۆین بۆ نمونە تا دوکان بڕۆین 2 ساعتمان پێچێ بە چوون و هاتنەوە یان جاری وهەیە ساعتێکمان پێچێت تا تاسوجە بڕۆین مرات بە پرسێ بۆ تۆ پرسیار بکەین شتان هەیە بۆ خەڵک بەکارهێنانی پایسکل یان چی یارمەتێکتان پێویستەکە هاوکار بێتن هەم خەڵک و هەم لایانی پەیوەندیدار هەم بۆی بکرێ بە کەلتورێکیشیانی لە خوڕی بدەین چۆن بەرەو دوربوون بڕواتن بەڵێ بەس ئیستا بڵین بەعام ئەگەر خەڵک ئەبێ خۆی یەکەم جار یعنی ئەمە ناکرێ بڵین حکومەت بێ پاسکیل بۆ تۆ دابین تۆ ئەم شتانە بەس بەعام خەڵکیش ئیتر ئەبێ تێبگا ئەبێ وەرزشێ بکە ئاسانترین وەرزشە یعنی بۆ نمونە هەرزانترینیش مەسەڵەن پێشتر باس کرا تۆ ئەگەر ناویشی نەنەی وەرزش ئەر بۆ سەر کارەکە بچۆ پێی وەرەوە هیچ نەبێت تۆزە جوڵاوی وەرزشێک ئەنجا ئەوە واو لێکە ئێستا من ئەگە پێ بچمە سەرکاروێم ناوی وەرزش دەرچوونی تایبەتەکەم دەرچوونی مەسەن 6 کیلۆمتر 70 کیلۆمتر زیاتر کەمتر بۆ وەرزشەکە ناچی مەرجنیام کاتەم جلانە لە بەرابەرەنگەر بچی بۆ لای برادەرێ ئەگەر دەردی تۆڵەگە بۆ دەوام بچم بەجلی ئاها ناڕۆم تەوان بەس من بۆ جایی وهەیە بۆ دەوام بەجلی احتیاجی ڕۆم بەس بۆ تەمرینی تایبەت زەختی تایبەتەکەی و هەم لە ڕووی کێش دابەزاندنەوە جسمت ڕاکەبێتەوە یعنی بە گەنجێت هێڵتەوە بە کوردەکەی زەخیری پیدە یعنی هەمە گەنجین سپاس بۆ ئامادەبوونتان سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بەخێر